عزیزان و خۆشەویستانی ئارام ئەحمەد، سڵاو و حورمەت بۆ هەموو لایەکتان. چاوی من ئەوام شەوشەوی بەراتە و کاک ئارامیش بەجلی کوردیە و هاتۆتە خزمەتتان و ئیتر ئاوە ئاراوەڵا زین وەزعەکە چۆنە وبتان بەخێر بن سەر چاو یاخوا بەخێر بن ئاگاتان لێ عزیزان ئەوە کاکە شەوی بەراتە بە ساقەتان بم ئاخر خۆ لە شەوی بەراتە ئەبێت تۆ بەجلی کوردی و بێتە مەیدان و بێ خۆ تەرتیبات کەیت و خۆ نابێ کاکە هەموو شتێک ئەبێ بە بەرنامەوە بێت و یعنی تۆزێ ئەوە بێ کاکە باش یاخوا بەخێر بن سەر چاوەکانی ئارام ئەحمەد هاتەن خۆشەویستانی ئارام ئەحمەد بەخێر بن یاخەوە چییە کاکە بۆ بۆم ڕێک ناخرێ کاکە ئارام تۆ کەی وا بووی کاکە گوێ لە دوو گۆرانی ئەگرین یەک گۆرانی یعنی دوو کۆپلەی و دوای ئەوە ئەچنە ناو قسە و باسەکان عزیزانی من هەمووتان بەخێر بن سەر چاوان بەخێر بن یاخۆ بە بۆنەی سڵاو و حورمەت و خۆشەویستی بۆ هەموو لایەکتان پێنجی مانگ دوێنێ بوو کە لە ڕانیە ڕاپەڕین کرا و حەوتی مانگیش دوو بەیانی ئەکا لە سێمانی کە ڕاپەڕین کرا من بە هیچ جۆرێ خۆم لە مۆزوعی ئەوە ڕاپەڕین و نازانم ئەوانە نادەم چونکە وەکو وتومە ڕاپەڕین پیساییەک بوو لە مێژووی ئێمەدا نەک حرمەت و ڕێزینیە جگەل لەو شەهیدانە و جگەل لەو کەسانێک کە قوربانیان بۆ ئەم مۆزوعەدا کە ئەوانە جێگانەز و تەقدیرن ئیتر هیچی بۆ ئێمە بەرهەم نەهێنا کۆمەڵێک باندی مافیایی پارتی وێشێتی و کۆمەڵێک دز و جەردە نەبێ کە لە باشووری کوردستان وجودیان هەیە دوایی لەسەر ئەم مۆزوعانە قساکەم عزیزان ئێمە چەند جارێک لەسەر ئەوە قسەمان کردووە کە ئەندازیاری ڕاپەڕین چیە و ئەندازیاری ڕاپەڕین چۆن و ئەوانە تاوان خۆشتان ئەزانن کە من لایڤم هەبووە کاتی خۆی لەسەر مەسەلەی نەوشوام سەفا و ئەمانە کۆمەڵێک قسە و باسمان هەبووە بەڵام ئەم ماوەیە بەڕاستی دوو کتێبم بۆ هاتووە خۆشەویستان یەکێکیان بروسکەنامەیە ئەم کتێبەیە کە سەلا ڕەشید نووسیوێتی و تەواوی نامەکانی نەوشوام سەفا بۆ مامجلال و مامجلالیش بۆ نەوشوام سەفا و مەسعود بازانی بۆ هەردووشیان و هەردووکیشان بۆ مەسعود بازانی هەموو ئەم نامانەی تێدایە عزیزان ئەکرێ هەمووتان ئەم کتێبە پەیدا بکەن ئەمەی سەلا ڕەشید بیخوێننەوە بۆ ئەوەی بەپێی بەڵگەنامەکانی یا ئەو نامانەی کە ئەم سێ نەفەرە بۆ یەکیان نادووە لەگەڵ ملازم عومەر و ئەمانەیە هەموو ئەمانە تێبگەن وەجگە لە مێژ بەڕاستی ئەم کتێبێشم بۆ هاتووە کە هینی بەڕێز کاک عەلی کەریمیە سنوورە ژێر پێخراوەکان هێشتا ئەمەم نەخوێندوتەوە بەڵام ئەمەم خوێندەوە ئەمەی سەلا ڕەشید ئەمەوێ سەرەتا لێرەوە هەندێک بڕگەتان بۆ بخوێنمەوە دوایی بشمە ناو کولی قسە و باسەکان با عینەکەی بۆ لە چاوکەم عزیزان ئەمە ئیتر قسەی من نییە ها ئەمە قسەی من نییە ئەمە بەڵگەنامەی مێژوویە لە ڕاستیە جوێن فرۆشەکانی گردەکەیش ناتوان لەسەر ئەم مۆزوعە شتێکی ئەوتۆ بڵێن لەبەرەوەی کە ئەمە ڕاستینەی ئەو بەڵگەنامانەیە کە لەم کتێبەیە بڵاو بۆتەوە جارە با بزانێکین سەلا ڕەشید خۆی لە پێشەجەکەی ئاڵێچ عزیزان لەسەر نەوشوام سەفا باشە بزانین چی پێڵێ ئەوەی کە من ئیشم پێێتی خۆشەویستان حەقم بەسەر نوێژەکەی لە دایک بۆ چۆن و چۆن نییە بەڵام ئەم بەشەتان بۆ خوێنەوە عزیزانی ئارام ئەحمەد گوێی لێ بگرن بزانن سەلا ڕەشید ئەڵێ چی ئەمە ئیتر قسەی من نییە قسەی سەلا ڕەشید و هەموو کووردە ئەوەی کە تۆزی ئەخلاقی هەبێ لە حەقیقەتە نەک جوێن فرۆشەکانی گردەکە ئەڵێ نەوشوام سەفا لە ناوێشێتیدا بەوە ناسابوو کە شۆڕە سواری چاکسازی بووە و سڵی نەکردوتەوە لە باسکردنی کەم و کورتی هەمەلایەنەکان و کەم بوار هەبووە کە ئەو باسی بەگژاچوونەوەی گەندەڵی و گەندەڵکارانی بە هەموو شێوەکان نەکرد بێت ئەوەی بێسەرنج و ڕەخنەیە لە نەوشوام سەفا ئەو هەڵوێستانەیە کە لە کۆتایی ژیانیدا کردوویەتی واتە قسەکانی ئارام ئەحمەد پێچەوانەی ڕەخنەی دەیان ساڵەی لە بەگژاچوونەوەی گەندەڵی و هەوڵەکانی بۆ ڕێگری لە داگیرکردنی مڵک و ماڵی گشتی نەوشوام سەفا لە کۆتایی ژیانیدا گەورەترین گردی ناوشاری سلێمانی بەڕووبەری 123 دۆنم کە بە ناوی کۆمپانیای وشە بۆ ڕاگەاندن سنووردار لە مامجلال وەرگرتووە لەسەر خۆی تاپۆی کردووە و بەشێک لە بینای چاودێری دارایی وەرگرت و پێش کۆچی دوایی خاوەندارێتی گردەکەی گواستەوە سەر ناوی مناڵەکانی و لەسەر ئەوان تاپۆی کرد واتە ئەڵێ
پێش کۆچی دوایی خاوەنددارەتی گردەکەی گواستوتەوە سەرناوی مناڵەکانی واتە بەر لەوەی بمرێ نەوشوا مستەفا خۆی گردەکەی کردووە بە ناوی مناڵەکانیەوە ئیتر ئەمە قسەی من نییە قسەی ئەم کتێبەیە کە سەلاح ڕەشید ئەیکا ئەی باشە من چیم و تۆ ئێوە جوێن بە منەدەن زەحمەت نەبێ سەلاح ڕەشید ڕاستگۆیانە باسی ئەم مۆزوعی کردووە هیچ کەسێ ناتوانێت مێژوو پێچەوانێ ئەمە بنووسێتەوە لە حەقیقەتە اینجا ئەڵێ تاپۆکردنی گردی زەرکەتە زۆر ئەو قسە و وتار و نووسین و هەڵوێستە زۆر جوانانەی دەخاتە ژێر پرسیارەوە کە نەوشوا مستەفا لە ژیانیدا دژی گەندەڵی و نادادپەروەری و دەست بە سەراگرتنی موڵک و ماڵی گشتی باسی کردووە بێگومان ئەمە جگەل لە سا 15 سوودی کارگەی چیمەنتۆی گاسن و لە سا 25 سوودی سۆپەرمارشێتی میترۆ کە دوو دۆستی نەوشوا مستەفا لەسەر بەشێکی باشی زەوی گردی زەرگەتە دروستیان کرد و بۆ ماوەی 25 ساڵ وەک مساتەحە وەلیانگرت دوای ئەو شوێنە بەکرێ درا بە سۆپەرمارشێتی سەفرە سود و دەستکەوتی ئەم شوێنە گشتیانە هەمووی ئەگەڕێتەوە بۆ مناڵەکانی نەوشیوان مستەفا نەوشوا مستەفا ئەچوو بەگشت هەر کەسێکدا کە بە ناڕەوا دەستی بۆ خانوو یان شوێنی گشتی بە نایاسایی ببردایە بەڵام خۆی شوێنی سەدان خانووی لەسەر ناوی مناڵەکانی تاپۆ کرد باشە کەم کەسێ لە کوردستان خوازیاری ئەوە بوایە کە نەوشوا مستەفا بەم شێوەیە کۆتایی بێت ئەمە زیانێکی نەک تەنها لە مێژووی خۆیدا بەڵکو هیوای ڕۆژێکی گەشی پڕ لە دادپەروەری کۆمەڵایەتی و بەگژاچوونی گەندەڵی بۆ چەندەها ساڵ دواخست و وێنە جوانەکانی نەوشوا مستەفای زۆر لێڵ کرد و وتار و کتێبە نایابەکانی خستە ژێر پرسیارەوە باش عەزیزم ئەمە کۆتایی مێژووی نەوشوا مستەفا نییە تا ئێستا مناڵەکانی بەڕوونی باسی گردەکەیان گردی زەرگەتە نەکردووە هەموو هاوڕێ و دۆستانی نەوشوا مستەفا ئەخوازن کە ئەو گردە بۆ ئەو کارە بەکاربێ کە بۆی وەرگیراوە واتە کاری گشتی و فەرهەنگی و ڕۆشنبیر و مێژووی ئەمە قسەی بەڕێز سەلاح ڕەشیدە عەزیزان قسەی ئارام ئەحمەد نییە باش نییە کە من ئەمە ئەڵێم جوێنم پێدەن ئارام ئەحمەد دەست ئارام ئەحمەد وای کرد ئارامە کرد بابا حەو پشتی ئارام ئەحمەد ناڵێم ها 1000 پشتی ئارام ئەحمەدی دزی کردبێ بەقەدەر ڕبعێکی کاتنۆشیوانی نەدزیوە بەقەی یەک ڕبعی ئەو کاتنۆشیوانە نەدزیوە باشە بەقەدەر یەک ئەمە مێژووە پاشە دوای یەمەوەسە ئەم قسە و باسە عەزیزانی ئارام ئەحمەد ئەمە دەقی بروسکەنامەکانی نەوشوا مستەفا ئەماوەیە ئەڵێ لە کاتنۆشیوانە بۆ برای بەڕێزم جەنابی کاک مەسعود بارزانی ئەمە کەی نووسوێتی 12/3/1990 نووسێتی کەواتە بەن لە مەسەلەی ڕاپەڕین و شەڕی خلیج و ئەوانە ئەمانە ئاگیان لێکتر بووە ئەڵێ بروسکەی 11/3 گەیشت زۆر خۆشحاڵ بووین کە بە خۆشی و سەلامەتی گەڕانەوە بەم بۆنەوە بە ناوی خۆم و هەموو برایانی کۆمیتەی سەرکردایەتیان کاف زۆر سپاسی خۆتان و برایانی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان ئەەکەم هەتا کۆتایی ئەمە ئیشمان بەمانە نییە خۆشەویستانی من ئەوەی کە ئیشمان پێێتی ئەم نامەیە نەوشوا مستەفا بۆ ماوجلانی نووسیوە لە 6/9/1990 باشە 6/9/1990 واتە تقریبا 5 مانگونی و بەدە ڕاپەڕین ئەڵێ بۆ جەلال تاڵەبانی یەکەم ئەم ئێوارەیە مامۆستا نازم نامەکەی جەنابی گەیاند بە وردی خوێنبەوە دوو داخم ناچێت لەسەر زۆری بۆچوونەکانی جەنابت موافق نیم بە چاکیان نازانم بۆ ئێستا و پاشەڕۆژی گەلەکەمانی سێ من بەڵێنم بە خۆم داوە کە هەرگیز کارێک نەکەم پێچەوانەی بۆچوونەکانی جەنابت بێ ئێستا لەسەر هەمان بەڵێن ماوە چوار داوا ئەکەم کە من عەفوو بکەن لە هەموو ئیش و کارێکی یانم کاف چونکە ئەلف بڕوان بە گرەوکردن لەسەر ناکۆچی عێراق و دوژمنەکانی نەماوە با بە هیچ جۆرێ ئامادە نیم لەو مەسئولیەتە تاریخیدا بەشداری بم واتە لە ڕاپەڕینەکەیە جیم بۆ جێبەجێکردنی ئیعتیماد بە من مەکەن 5 من لەبەر ئیلتیزامی ئەخلاقی هەر لێرە ئەبم بەڵام تکام وایە هەڤاڵێکی تر تەکلیف بکەن بۆ ئەنجامدانی ئەو سیاسەتەی خۆتان بەڕاستی ئەزانن چونکە من جێبەجێ ناکەم کەواتە نەوشوا مستەفا بڕوای بەڕاپەڕین نەبووە بە هیچ جۆرێ لە وەڵامی نامەکانە کاکە ئێمە غەڵەت بووین عەزیزانی من ئەزانم ئێستا بۆتان باس دەکەم
لەم بەڵگە نامانەیە نەوشیروان مستەفا بە هیچ جۆرێ بڕوای بە مەسەلەی ڕاپەڕین نەبووە و بە تەواوەتی دژایەتی جەلات تاڵەبانی کردووە کە بیری ڕاپەڕین و پەلامار و ئەمانە خچێتە مێشتیەوە لە نامەکانە ئەبێ ئێمە ئامادە بن و کوێشێتی ئەمە بکەین و ئەو بکەین و پەیوەندی بە مەسعود بازرگانی و بە پارتی و بەمانەوە کردووە بە هیچ جۆرێک نەوشیروان مستەفا نایەتە ژێربار بۆ مەسەلەی ڕاپەڕین کەواتە ئەوەی کە ئەڵێن ئەندازیاری ڕاپەڕین نەوشیروان مستەفا نەبووە بەڕاستی بەڵکو ئەندازیاری ڕاپەڕین جەلات تاڵەبانی بووە بەڵام نەوشیروان مستەفا لە دواییە بووە بە مقاولی ئیشەکە و لەبەر خاتی جەلات تاڵەبانی هەتا خۆی لە بەڵگەنامەکانە ئەڵێ من بڕوام بە مۆزوعەکە نییە بەڵام لەبەر خاتی تۆ قەیناکە ئەوە کەمەوەش دوایەوەی کە تاڵەبانی ئەمنەی لی ئەپارڕێتەوە ها لە نامەکەن جەلات تاڵەبانی لە نامەیەکی ترە کە بۆ کاکەنەوەی نووسیوە لە 11/9/90 عزیزانی من ئەڵێ من پێم وایە گۆڕانکاری لە هەموو ڕۆژهەڵاتدا دەبێ ئەمەتان بەنامە بۆ ئەنووسم هاتنی هێزی ئەتڵەسی هەر بۆ سەدام حوسێن نییە نابێ لەم سەردەمەدا لە سەردەمی دوای شەڕی سارد خۆمان بە هەندێک گوتەی کۆنەوە ببەسینەوە وەک فاکتۆری دەرەکی و ناوەکی و ناکۆکی سەرەکی و لاوەکیەتە دوای دەبێ هەوڵ بدەین لەو گەرمێدا ئەم جارە بەشمان هەبێت و دەورمان هەبێت ئەگینا کورد هیچی دەست ناکەوێت ئەمە تەسەووری جەلات تاڵەبانی بووە باشە یعنی جەلات تاڵەبانی لەو سەردەمانە بینی ڕۆشنتر بووە بۆ مەسائلی ڕاپە تۆ لە ڕاپەڕین گەڕێت چی بەرەمێنەوە بەرهەمینەهێنا مهم ئەوەیە جەلات تاڵەبانی تەرح و پێشنیار و بیر و بۆچوونەکانی گەڵاڵە کردووە داوێتی بە نەوشیروان مستەفا بە مەسعود بازرگانی بنەماڵەی بازرگانی کەشتێکی ئاوا لە ڕێگایە ئەبێ ئێمە دەور و نەخشمان تێیدا هەبێت اینجا ئەڵێ لە دەی 1990ەیە کە ئێستا مەسعود بە نەوشیروان مستەفا بڕوای بە ڕاپەڕین نەبووە بە دژایەتی بە هینکاکە بێتە ناو شەڕەکان بێتەنە جەلات تاڵەبانی لە دەی 1990ەیە بۆ نەوشیروان مستەفا ئەنووسێ برای دێرین و هەواڵی خۆشەویستم کاکەنەوەی ئەبەڕێز شادی و خۆشیت ئەمە ئەوە زۆر بەداخەوە لەم کاتە ناسک و سامناکەدا هەندێ بیر و ڕاکانی من و تۆ لەسەر هەندێ مەسەلەی گرنگ یەک ناگرنەوە و لەیەک دوورن هەرچەندە دەردی پێغەمبەر گوتەنی ئیختیلاف ئومەتی ڕەحمە و هەرچەندە هەردووکمان باوەڕمان بە دیموکراسی و جیاوازی بیر و ڕاهەیە و خۆشت وەرگێڕی گوتەنایابەکەی ماوی کە ئەڵێ با 101 گوڵ لە باخچەکەدا لە باخەکەدا بپشکون بەڵام هەرچەندە سەرهێنم و دەبم دەبوایە من و تۆ زیاتر نزیک بین ئیتر ئەمە پێ ئەڕواتەوە سەبارە بە تەمەنی لاوی بە یەکەوە بووین ئەمە بووین و ئەوە بووین ئەوە لەوە گەڕێ اینجا ئەڵێ من تەمەنی سیاسی موا 43 ساڵ تێپەڕ ئەکات و لەم ماوەیەدا دەیان و سەدان هەواڵم ناسیوە بەڵام هیچیان لە تۆ خۆشەویستتر و لە خۆ نزیکتر و جێگەی هیوای تایبەتی و گشتی خۆم نەناسیوە باوەڕ بکەم من و هێرۆ زۆرجار لە بینی خۆمانە باسی ئەومان کردووە کە ناتوانین بزانین کە تۆمان لە هەردوو کوڕەکەمان خۆشتر ناوێت لە تۆیشەوە من زۆر بەشانازیەوە گوتە نایابەکەی دۆڵەنێت دەگێڕمەوە ئەمە لێرا باسی ئەوتەیاکە لە دواییە ئەڵێ عەزیزم ئەڵێ بەڵام لێت ناشارمەوە قۆناغی ئەمڕۆ زۆر بە گرنگ و چارە نووساس ئەبینم کەواب بۆ یەکەمین جار لە ژیانمە لە خۆم ڕائەبینم بە تاقی تەنیا ئۆباڵی کارەکە و ئەرچی هەڵوێستە پێویستەکە هەڵگرم و خۆم بە تەنیا ببمە بکەمە بەرپرسیار لە بەردەمی هەمووتانە لە بەردەمی گەلەکەمانە لە بەرامبەر مێژوشدا ئەوەی بەڕاست و زۆر بە پێویست و تاکە چارەی ڕاستی ئەزانم بۆ کێشەی کورد و دەربازبوون لەو تەنگ و چەڵەمەی تێدا کەوتوین بە تایبەتی دوای یەکەم هاتنەکایی دنیای شەڕی سارد و دەرکەوتنی معالەمە نظام الدەولەتە جەدید ڕوودانی تەنگ و چەڵەمەی خلیج و ئەلەم بابەتانە فەشەلی بوونی هەموو ئەو هەوڵ و تەقەلایدامان بۆ مفەحەیاتەکە واتە بۆ مفەوەزات یعنی ئەمانە هەمووی بەڵگەکان و نامەکانی خۆیانە کە بە دەستوخەتی جەلات تاڵەبانی نووسراوە بە دەستوخەتی نەوشیروان مستەفا نووسراوە عەزیزانی من لە دوایە ئەڵێ بەڵام دوژمن پێمان خۆش نەبێت و دۆست بۆمان زوید دڵتەنگ نەبێ یان شتێکی تر بکەین بە تەفاهم و پێکهاتن تەبایی ئەویش ئەمەیە تۆ خەریکی مفەکە بە واتە خەریکی مفەوەزات بە لەگەڵ حکومەتە چیت پێ باشە بۆی هەوڵ بدە منیش لەسەر ڕێبازی خۆم دەڕۆم با هەردووکمان تەقیەشی لە پاڵا بکەین کامە سەری گرت و خێری دایەوە ئەویان دەخۆزینەوە واتە حتا جەلات تاڵەبانی ئەوەندە تینی بۆیە کە نەوشیروان مستەفای پێڕازی ناکرێ ئەڵێ تۆ هەوڵی مفەوەزات بە لەگەڵ حکومەتی عێراقیە منیش ئەمەی ترەکەم کامیان سەری گرت ئەوە خێر عەلاقە اینجا تاڵەبانی ماساوشی دەلای ئەڵێ چی با جارێکیان لەخوا لێ خۆش بوو بازانی پند و دەستێک فێر بین خۆی فەرماندەی شۆڕش بوو کاکیشی لای میری بوو ئێمە با دەردی خۆت گوتەنی بۆچی باڵباڵێنی و ناڕێشی خۆمان هەر لە دژی خۆمان بەکاربێنین با جارێکیان
کەچێکی ئەوهای لێوەگرین واتە من لە دەرەوە بم تۆ لەگەڵ ڕژێما بە وەکو چۆن کوڕەکەی مەسعود بازانی قەسی کوڕی مەلام سەفای عەفو کوڕی مەلام سەفا چوو بۆ لای حکومەتی بەعەس کاتی خۆی باڵێن ئەمە هەموو ئەو بەڵگانەی عەزیزانی ئارام ئەحمەد کە ئێمە سەردەمانێک پێمان وابوو کە نەوشیروان سەفا هەماکارە بووە من خۆم ئەموت کاکە جەلال تاڵەبانی 3 مانگ دوای ئەوە هاتەوە و ئاگای لە دنیا نەبووە و کاکەنەوە هەمووی کردو ئالم بابەتانە بەڵام وەڵای خالی ڕەزا ئەوان بەڕاستی کڵیانکە سەری من بەڵام ئەم بەڵگەیە زۆر گرنگە ئەم کتێبە بەڕاستی عەزیزان تکاتان لێکم هەمووتان بیخوێنەوە بۆ مێژوو بۆ ئەوی لە ڕاستیەکان تێبگەن ئەمە هیچ عیلاقەی بەسەر ڕق و قین و ئالم بابەتانەوە نییە عەزیزانی من سەریکە ئەم جەلال تاڵەبانیە کە نەوشیروان سەفای پێڕازی ناکرێت بۆ ڕاپەڕین تا تەکلیفی لێکە سەریکەن ئەڵێ چی لە نامەیەکی ترا بۆی ئەنووسێ براو هەواڵی خۆشەویستم کاکەنەوە ئەو بەشەی کە پێویستمانە شتی تریش هەن بۆیە بە حەقی برایانەی خۆمی ئەزانم بەسەرتەوە بەڕەوای ئەزانم کە ئەم جارەیان من داوا لێ بکەم کە هەتا سنووری لوتفی برایانت کە لە بروسکەکەدا نووسی بوو و کە من تامام شەنازی پێوە ئەەکەم نەکرد ئەوەندەی تر کە دژایەتی بیر و بۆچوونەکانی ئەم جارەی من نەکەن بەڵکو تا ئەو ڕادێژ زیاتر لەوەی خۆت بە ئارەزی خۆت بە پیاوەتی و جوامێری و بە وەفای و دڵسۆزی خۆت بڕیار لێداوە بەڵێ بەڵکو بۆ ئەم ڕادێژ کە ئەم جاریان تۆ داوای تەجیرکردنی هەڵوێستی خۆت بەو جۆرەی خۆت ئەتەوێ لە دەفتەردا بەو جۆرە ڕەفتار بکەیت کە یارمەتی تاقیکردنەوە و سەرخستنی ئەو شانسەی من لێت داوا دەکەم بدەیت باشە اینجا دوای ئەوە نەوشیروان سەفا یەک هینەکە لەبەر خاتی جەلال تاڵەبانی نووسێ ئەڵێ من بڕوان بەڕاپەڕین و بۆوانە نییە لە ڕاستیە هەتوو کەچی و گۆڕانە بە ئێمەیانەوە و مەنابەختیار باوەڕی بەڕاپەڕین نەبوو بەڵام کاکەنەوە هەموو شتێکی کردووە باش نییە کاکە ئەو نای کتێبەکەیە بروسکە نامە کاک سەلاح ڕەشید کۆی کردوێتەوە سەرلەبەری نامەکانی مەسعود بازرگانی جەلال تاڵەبانی و نەوشیروان سەفای تێدایە بۆ یەکتر لەو سەردەمانەوە لێرەدا مام جەلال بە نەوشیروان سەفا ئەڵێ یەکەم خۆت لا تەریک و دوورە پەرێز نەگریت بەڵکو کات بکەیت و لای خەڵک دەریخەیت کە هەمووان ئەم ڕێبازەمان گرتوتە بەر مەگەر بۆ مەسەلەی منفەح لەژێر پەردەیشتی تر پێویست بێت بیکەیت واتە مفاوەزات لەوەشدا گەردنت ئازاد بێت تەنانەت بۆ زەمکردن و جنێو بە منیش بێت بدەیت دووەم هیچ نەبێت جێگیری من بکەیت لە فەرماندەی هێزی پێشمەرگەی کوردستانە گەل لە کۆمیتە سیاسەکەی دایان ناوە بەشداری ناکەی واتە ڕێبەر و هەڵسوڕێنەری هێزی پێشمەرگە بگریتە ئەستۆی خۆت واتە جەلال تاڵەبانی داوای لێکا ئەڵێ لە غیابی منە بەشکم تۆ ئەم کارانە بکەیت ئەگەر ئەوە ناکەیت بەڵام هیچ نەبێ جێگیری من بکەیت لە فەرماندەی هێزی پێشمەرگەی کوردستانە گەل لە کۆمیتە سیاسەکان دایان ناوە بەشداری ناکەی واتە ڕێبەر و هەڵسوڕێنەری هێزی پێشمەرگە بگرە ئەستۆی خۆت ئەمەشی کردووە سێ سەرپەرشتی ڕێخستنەکانی ناوشارەکان و هێزی پێشمەرگەی ناوشارەکان بکەیت کە بەڕاستی وەکو هەواڵانیش ئەڵێن زۆر کاری باش و گرنگ و مێژوویت بۆ کردووە چوار لای دۆست و دوژمنوانیشان ئەدەین کە ئێمە بە گیانی عەسی و دیموکراسی گلازنۆس ناکۆکی و جیاوازەکانی خۆمان لا بەلاکەین با یەک بیر و ڕاج نەبین بەڵام لە کردەوەیدا یەکین و یەک جۆر ڕەفتار ئەکەین ئەمە ڕاستینەکەیەتی عەزیزانی من لە دوای ئەمە اینجا نەوشیروان سەفا ئەکەوێتە کار و یەت و بۆ سەربەرایەتی پێشمەرگەکانی ئەکات و ئەمە ئەنە بابەتان لێرەشە عەزیزان زۆر سێرم نەوشیروان سەفا باوەڕی بە مفاوەزاتە بووە لێرە تاڵەبانی پێی ئەڵێ وەکو لە نامەی پێشوو بۆم نووسیویت دەواازەیەکی مفە لای ئێوە و هەر بە کراوی بمێنێتەوە وەی مفاوەزات ئێمەش لە دەرەوە بەهۆی کەسانی وەکو بنبیلەوە ناو بەناو چڵە زەیتونێک بەرزەکەینەوە نەبابە جەلال تاڵەبانی ئەندازیاری ڕاپەڕینەکە بووە لە دواییشە نەوشیروان سەفا بە تەکلیف هەساوە مەسەلەکەی جێبەجێ کردووە و تۆ کورت و کرمانجی ئەمە نامەکەی عەزیزان کتێبەکەی ئەوە پێچوانی پیشانەوە چی دەکەم پێچوان نەبێ خۆشویستن ئەوەی دەکەم نازانم وەڵا با قورئان نازانم ئەوەتە ئەو کتێبە بخوێنەوە هەموو ڕاستەکانی تێدایە عەزیزان ئەوە من لێرەدا ئێمە خاڵی کۆتایی ئەو کتێبە کە ئەو نامانم بۆ خوێندنەوە بۆ ئەوی هەمووتان بە پێی بەڵگەنامەکان تێبگەن ئەو نەمەڵێن کاکەنەوە مهندیس و ئەندازیاری ڕاپەڕین و ئەوەی کرد کە بیکردنەوەکە تەرحەکان پێشنیارەکان واتە بە زۆری زۆرداری بە پاڕانەوە بە لاڵانەوە جەلال تاڵەبانی توانیوێتی نەوشیروان سەفا قەناعەت پێ بکە کە سەرپەرشتی ڕاپەڕینەکە بکە سەرپەرشتی هێزی پێشمەرگە بکە بە ڕاپەڕینەکە وەکو کردیشی بەڕاستی ئێمە نابێ ئەمە نادیدە بگرین بەڵێ دوجار نەوشیروان سەفا ڕازی بوو
کە لە جێگەی جەلات تاڵەبانی سەرپەرشتی هێزی پێشمەرگە ئەوە بکات و ئەوە بە ڕاپەڕینەکە کرا سندان لە ڕاپەڕینەکە بەڕاستی. بەڵام لەم مۆزوعانەیشە عەزیزان پیاوی وەکو کاک ملازم عومەر کە نامەکانی لێرەدا هەیە زۆر ڕۆڵێکی باشی بینیوە، مام ڕۆستەم زۆر ڕۆڵێکی باشی بینیوە، کاقاری حاجی عەلی هەر بە هەمان شکڵ، کاک عوسمانی حاجی مەحموو هەر بە هەمان شکڵ، کۆش کردو کاک کردووە قاسم هەر بە هەمان شکڵ، کاک جەمالی حەمەی خواکردنی پێنجۆنی بە هەمان جۆر، سەلامی شێخا عەزیز و ئەلەم بابەتانە دەیان خەڵکی تر کە ڕۆڵیان هەبووە لە مەسائلەی ڕاپەڕینە بەڵام بە کەمی ناوێنێت هەر باسی مەسعود بازرگانی و جەلات تاڵەبانی شۆشی ئەوەکەن و بەپێی ئەم نامانە لە ساڵی 90دا جەلات تاڵەبانی و مەسعود بازرگانی نەوە شوام سەفا ئاگیان لە یەکتر بووە کاکە دەیان نامی تایە کە ئەمانە گۆڕیان تۆ بۆ یەک کەواتە مەسعود بازرگانیش ئاگای لە مۆزوعەکان هەبووە لە هەماهەنگیە جا ئەوە کامیان پێشتر هاتوتە ناو کوردستانەوە و کامیان ئەمەی کردووە ئەو بۆ خۆی بەحسێکی ترە. من خۆم لە سلێمانیا بووم ئاگام لە ڕاپەڕینەکە بووە لە مەکتەبەی ئاوات بوو 3 ڕۆژ ڕاپەڕین کۆتایی پێ هاتبوو اینجا پێشمەرگەکان هات لای مزگەوتی عەلی کەمالەوە و اینجا هاتە ناو شارە بەڕاستی هەر نەهاتبوون پارتی ئەوە هەر زۆر درەنگتر پارتی هات بەڕاستی پارتیتیان نەبوو لە حقیقەتە لەبەرەوە ئەمانە هەموویان ڕاستین و پێویستە هەموو کەسێک لەم شتانە تێبگە و هەموو شتەکان بە تەواوی وازەحە و بەڕاستی ئەم کتێبە کە کاتی خۆی وتیان شتێکی ئاوا بڵاو بۆتەوە هێنی سەلا ڕەشید یەکسەر تەلەفۆنم کرد وتم ئەو کتێبەم خێرا بگەینە دەست بزانم چی تێیە ئەم نامانە ئێستا تێئەگەم کە مۆزوعەکان چۆنە بە پێچەوانەوە عەزیزان مێژوو وەکو خۆی بخوێننەوە لە مەسائلی مێژووە لە گێڕانەوەی مێژووە بەڕاستی نابێت درۆ بکرێ نابێت لە سەر ڕق لە نەوە شوام سەفا یا ڕق لە تاڵەبانی یا ڕق لە مەسعود بازرگانی یا لەبەر جیاوازی سیاسی و جیاوازی حیزبی و جیاوازی فکری بین هەموو شتێک تێکەڵاوکەن و بیکەین بە فڕۆفیشاڵ چونکە بۆ ئەوەی دوجار ئەنووسێتەوە تەنها بەڵگەنامەکانە بەڕاستی تەنها بەڵگەنامەکانە شتی تر نییە لە حقیقەتە لەبەرەوە بە فڕۆفیشاڵی هیچ کەسێ مۆزوعەکان ئەوە ناکرێ ئەوە ڕێک و پێک پێم وتن کە بەڵێ جەلات تاڵەبانی کە ئەندازیار یا بیرکردەوەی ڕاپەڕینەکە بووە و بڕوای وا بووە نەو شوام سەفا لە ساڵی 90 مانگی دەیشە بڕوای بە مفاوەزاتە بووە لەگەڵ حیزبی بەعسە و بڕوای بە ڕاپەڕین نەبووە لە دوجاریشە لەبەر خاتی جەلات تاڵەبانی بالا کاک بەکری حای سەفەری جوایە زۆری تریش لە ڕاستیە خۆشە نییە من ناوی هەموو ئەوە نەڵێم لە دواییە نەو شوام سەفا لەبەر خاتی جەلات تاڵەبانی سەرپەرشتی هێزی پێشمەرگە یەکێتی ئەکا لە ڕاپەڕینەکە و ئەو بەڕێزانی تریش هەمووی ڕۆڵیان تێیە هەبوو لە دواییە سندان لە ڕاپەڕینەکەش بدا بەڕاستی اینجا بابینە سەر مەسەلەی ڕاپەڕین و ئەم بابەتانە عەزیزانی اینجا گوێ بگرنەوە ئەومان تەواو کرد کەواتە ئێمە هەڵە بووین بەڕاستی من ئەو یوتیوبەم هەر ماوە لە یوتیوبە کە باسێکین کاک نەوشیوانی کرد بەڵام کاک نەوشیوانیش لەبارەی عەسکەریەکەیەوە بەڕاستی ڕۆڵی هەبووە اینجا عەزیزە باشە سەر مۆزوعەکان ڕاپەڕین نەو شوام سەفا یا جەلات تاڵەبانی یا مەسعود بازرگانی بەڵێ جەلات تاڵەبانی بۆ کاکە ئەو مناقەشە هەڵ ناگەێت چونکە ئەمە نامەکانە عەزیزان و خۆشەویستانیم ئەوە هەموو نامەکانی خۆیانە کاکە سەریکەن خۆشەویستان ئەوە هەموو نامەکانی خۆیانە کاک یەکە نامەکان بڵاو بۆتە لەم کتێبە کاکە کتێبەکە بکڕن و بیخوێنەوە تەوا کوا نامەکانیان ئەوە تا هەموو نامەکانی خۆیانە کاکە خۆ هیچی هینی من نییە عەزیزە باشە خۆشەویستانی من هەمووی نامەکانی خوانی تێدایە و تەواوی تو خۆ مەشتێکی عەجیب نییە تۆ بێ ئەوی دەکەیت جا هەموو جارێک ئەموو باشە کاک نەوشیوان بۆچی باسی ڕاپەڕین ناکا پاتیکا بەی خۆی مامجلالەیکن بەی خۆی بەڵێ کۆسەڵۆسیش ئەوی جوایە ڕاستە بۆ کاک نەوشیوان پێ ئەی بە باسی مۆزوعانە بکات و مهمە ئەوانە کورە وەڵای لە ڕووی نهاتەوە باسی کاک نەوشیوان سەفا پێ عیب بۆ باسی بکە بڵێ وەڵام من بە تەکلیفی جەلات تاڵەبانی سەرپەرشتیکردن باوەڕم بە ڕاپەڕین نەبووە پێ عیب بۆ باسی کا بەڕاستی باش نییە کاک حەمەی حاجی مەحموودش بە کاک کۆستەرش بە تۆ بێتە بە ئەوە ناو نەبین بەڕاستی بۆیە عەزیزان ڕاپەڕین کە هەر ئەم قسانەی کە ئەم کابرایە کردی ئەم سەلاح ڕەشیدە بۆ سەر لە شوام سەفا کە لە شوام سەفا سەدان ملیۆن دۆلاری ئەم گەلەی بردووە ئەم ئەڵێ بردوێتی من ئەڵێم دزیوێتی قسەکەی کامان ڕاستە کاکە قسەی کامان ڕاست قسەکەی من ڕاستە چونکە لە زمانی کوردیا کەسێک کە پارەی خەڵکی بەرێ دەستکا بە گیرفانی میلەتە زەوی و گرد و عەرزە و پارەی ئەم میلەتە بەرێ ئەمە پێڵێن دزی ڕاستیەکەی کاک نەوشیوان نەیدۆزیوەتەوە خەڵکێک نەیاوەتێ کە بە کاسی پێی کرد بێ جەلات تاڵەبانی کاتێ 8 ملیۆن ئەیا بە نەوشیوان سەفا نەوشیوانی خاتەمکەی باخەڵی باشە لە کاتێکە
ئەگەر ئێستا پاڤڵی کوجەلا تاڵەبانی 2 ملیۆن با بە ئارام محمەد ئەڵێن ئارام محمەد خاین بوو ئارام محمەد خۆی فرۆشت 2 ملیۆن لە هین وەرگتووە لە پاڤڵ وەرگتووە بۆ فلان پرۆژە و چی ئالم بابەتانە باش نییە بەڵام بۆ نەو شیان مستەفا ئەڵێ کاکەنەوەی 8 ملیۆن دۆلارەکە جەلا تاڵەبانی لەکوێ بوو کاکە جەلا تاڵەبانی ماڵی خەڵک بووە بردوویەتی یاتی بە کاک نەوشیروان مستەفا کاکەشێن تەواو ئەمە ڕاستیە خۆمەشێکی عجیب نییە کاک نەوشیروان زیاتر لە 350 ملیۆن دۆلاری دزیوە بۆ مناڵەکانی کە من ئەم قسانە یەکەم ڕەشەڕووتەکانی دەوری چیاونمە گوێنم پێێن مەلەفم بۆ پێشنەوە ئارام محمەد کاتی خۆی باندی هەبوو ئارام محمەد دزی ڕوویبابی درۆزن ڕەش بێت باشە ئەخر ئارام محمەد ئەهلی باند و ئەهلی دزی و ئەهلی فڵان فیسار بووە ها ئەدوو وەها بەشێتم دایمە جێی دە و کتێبێ لە باوەشما بووە لەست لە 15 ساڵەیەوە ها ئەمەیە دزکاکە تۆ ئەو 8 ملیۆنە نابینی کاکەنەوە دزیوێتی ئەو گردە 120 دۆلمە نایبینی کاکەنەوە دزیوێتی ئەم کارگەیە نابینی ئەم بازاڕە نابینی ئەم ڤێلای بریتانیا نابینی کاک نەوشیروان لە ژیانیان نە بازرگان بووە نە دوکاننار بووە نە قاچاقچی بووە نە ئەمە ئەوە بووە ئەم 100 ملیۆنە نابینی کاکەنەوە دزیوێتی بۆ کوڕەکانی یەی پەلاماری ئارام محمەد ها ئەڵێ ئارام محمەد دزەوە ئارام محمەد بێخلاقە ئارام محمەد ئەوەیە ها ئەم شتەکان وازحە کاکە پێویست بۆ ناکە کاکی شیرینم چکە نەوشیروان مستەفا لەبەر خاتری مام جەلال بەشدار بووی بەشداری ناکرد بڕاستی کەواتە کاک نەوشیروان مەقاولەکە بووە وەکو جەلال تاڵەبانی ئەندازیارەکە بوو لە مەسایەی ڕاپەڕین و ئەلەم بابەتانە عەزیزان و خۆشەویستانی ئارام محمەد لەسەر وتنی ئەم ڕاستیانە یعنی من هەر ئەم قسانەی ئەم کاک سەلاڕەشی دەم کردووە کاکە هەر ئەم قسانە وتمە کاک نەوشیروان لە ئاخر ئۆخی تەمەنیا گردێکی 123 دۆنم زەوی بەدەیان بیناوە بینای چاودێری داراییەوە بە کارگەی ئاسنەوە بە بازاڕەوە بە ڤێلاوە کاکەنەوە دزیەتی بە مناڵەکانی خۆی باش نییە ئەوە تا بەرلەوەی بمرێ خۆی گردەکەی کردو بە ناوی مناڵەکانیەوە کەچە لە ئارام محمەد بێخلاق تۆ چۆن باسی کاکەنەواکەی تۆ باندی هەبوو تۆ خوشکی وایە و دایکی وایە و کوڕی وایە و دار و بەردی وایە ئەی لەو قسە قۆڕە چی عیلاقی بەسەرەوە کاکە کاکە ئەگەر ئارام محمەد دز بووایە و باندی هەبوایە پیاوی کاک نەوشیروانە بووم کاکە ئێستا لە گردەکەیە بووم ئێستا پیاوی پارتی و پیاوی چێتێ بووم بۆ خۆم ئێستا خاوەن 10 ملیۆن دۆلار بووم براکەم خۆ بە قسەی ئێوە نابێ کاکە 30 دانە ساڵی ڕەبەقە من دژایەتی بنەماڵی جەلال تاڵەبانی بنەماڵی بەلام سەفاکەم هەموو ئەو ڕاستی ئەزدان خۆشەویستان بە هەموو کەسرەتەکانیانەوە بە هەموو پەلامارەکانی کەیان تەزە ئارام محمەد و ئەمانە بە هەموو جوێنەکانیانەوە کە پێیان شەرم بووە باشە وەکو قوتابیانی قوتابخانەکەی کاکەنەوە پەلاماری ئەخلاقی بدەن پەلاماری کەسوکار و بنەماڵە و دایک و خوشکم بدەن بەڕاستی پێیان عیب بووە بۆیە کاتی خۆی کە ئەیانوت نەوشیروان مستەفا بەرخانەقاییە و ڕەبی دەمپیسی و گوێن فرۆشیە من بڕوام نەیەکرد بەڵام ئێستا ئەشو بلا بڕوا ئەکەم ئێستا بڕوا ئەکەم چونکە ئەو جوێنانەی کە لە سۆشیال میدیا پێمە دێ قوتابیەکەی نەوشیروان مستەفایە باشە کۆمەڵێک گەجەر و گوجەرە کە تەک یەک بە یەک ئەیان ناسم چێن بەڕاستی ئەیان ناسم جا بەداخەوە چونکە نەوشیروان مستەفا خۆی گوێن فرۆش بووە لە کتێبەکەی ئەڵەشی مەلا مستەفا گوێن و مهاتەراتی سیاسی هێنایەنە ئەدەبیاتی سیاسی مهاتەراتی ئەوان بێڕێژی ئەوانە ئەشێ بلا نەوشیروان مستەفا هێناوێتی ئێستا باش نییە ڕاز ناکەی کاک نەوشیروانجە چونکە بۆ بەم قوتابیان تا ئەزانم بەم قوتابیان بەمانەیە ئەزانم بەڕاستی کە لە تۆ فێر بوون ئەم هەموو گوێن و سوکایەتێ باشە ئێستا بڕوام ئاوایە بۆیە کە وەختی ئارام محمەد ئەم ڕاستیانە ئەڵێ من عەزیزان شەڕی دزی و گەندەڵی ئەەکەم باش نییە من شەڕی ئەخلاقی لەگەڵ هیچ کەسێکان ناکەم بەڕاستی چونکە بۆ من خۆم لە نوقتەی هێزان بەڕاستی لە نوقتەی قووەتان لە حقیقەتە من ئەوەی پیاوێکی لاواز نیم بێن پەلامار بە پەلاماری ئەوە بم من شەڕی بنەماڵی بازرگانی ئەەکەم شەڕی بنەماڵی تاڵەبانی ئەەکەم شەڕی نەوشیروان مستەفا ئەەکەم شەڕی ئەمانە ئەەکەم چونکە من بە پیاوی نەزانم ئەمانە کاکە بەڵام کەسێک کە بە پیاوی نەزانم بە حیاتی ناوی نابم باش نییە 1 ملیۆن گوێن بە دایکم بە خوشکم بە بنەماڵم بە کەسوکارم بدەن من دانابەزمەوە ئاستە بەڕاستی من ئاوا بەڵگەکان پێیاکەم ئەی خەمە ڕوو کە نەوشیروان مستەفا هیچ نییە باشە ئێسایش کۆنە ئیتڵاعاتێ کە تا ئێستا 15 جار ژنەکەی دەری کردو لە ماڵەوە لەو کوردستانەیە لەگەڵ کۆنە شیوعیەکی تێ هەڵدراوە باشە و ئەوانەی کە بە مایشی کەێن ئێنەوە سەرقاڵی دەستبڕین و سوالکردن و تعداکردن و درۆکردن بوون دەچەند دەستی لێ بکەن ناوە بۆ گوێندان بە کەسوکار و بنەماڵی من و فایل پێچانەوە ئەلەم بابەتانە باش نییە بەڵام ئێوە زۆر لەوە گرگنترن بەڕاستی من ناویشتان بەرم یەکەیەکە ئیشتان ناسم بۆ ڕۆژی خۆی باش نییە هەم خۆتان ئەناسم یەکەیەکە و هەم ئاغاکانتانش ئەناسم بەڕاستی پێوەیە باشە بەڵام من
نامە ئاسی ئێوە چونکە ئێوەی قوتابخانەی قوتابیانی کاکەنەوە لە نەوشیوان سەفاوە فێر بوون کە ئاوام تۆهمە بپێشنەوە و ئالم بابەتان باش نییە چونکە کاتێک خۆی کە جەماعەتی یەکێتی تەقیان کرد لە هین تەقیان کرد لە مزگەوتی خانەقا یەک ئابیجیان پێوە کە مەلا ئەحمەد لەوێ هینێوتەوە وتاری ئای ڕۆژی جومعە لە دوایە وتبیان کاک نەوشیوان لە هەفتەی ئایندەیە کە ئابیجیەکە ئەنن بە مزگەوتی خانەقا من ئەوم لە بیریت مەلا ئەحمەد وتی ئەوەی کە تەقەی لە مزگەوتەکە و کردەوە ئابیجی ناو مزگەوتی خانەقاوە ئەوە بێخلاق بووە نەوشیوان سەفا وتبیان کاک نەوشیوان سەفاوە مەلا ئەحمەد وایتەوە دەستگەوەی پێکەین تبیەوە قەسی فێرن عەبدولقارە ئەنا فێرن عەبدولقار بێخلاقە جا نەوشیوان سەفا لەگەڵ ڕەفیقانی خۆیان ئاوا بووە بۆیە قوتابیەکانی ئێستا ئەمن کە هەن بەڕاستی نان گفتوگۆ بکەن کاکە تەواو تازە ناوی نەوشیوان سەفا چووە ئەم کتێبەوە چووە ئەمەوە کە ئەم نەوشیوان سەفایە دز دەچوو لە دواییە کاکە 400 ملیۆن دۆلاری دزیوە نەوشیوان سەفا بۆ مناڵەکانی خۆی کاکە هەتا ئێوارە گوێن بە ئارام ئەحمەد بدەن بە قورئان طبعا ئەوەی پێتان وتوم هەمووی هەر ئەوەیە کەوتوتانە 7 ساڵە ئێوە هەر لێ ئێنەوەکو قەوان دک ئارام ئەحمەد دایکیوە خوشکیوە مناڵەکەیوە براکەیوە فڵانەکەیوە کەسی باوەڕدان پێ ناکە بڕاستین ئەو کۆمنتانەکە بۆتان ئەنووسن هەر ئینسانە شەریفەکانی ئەو کۆمەڵگەیە جوابتان ئێنەوە کە ئێوە چ دابایەکە باش نییە يعني رد فعلي خلق بس براسي بو من كجوابتان هذا چونکە من هەندێک قسە هەیە پێم عیبێ بیکە ئارە وەڵا پێم عیبە ئەمە لە وەڵام بەوەدا بەڕاستی یعنی ئێمە لەوە تێگەیشتین کە ئەم ڕاپەڕینە کە کرا کە من خۆم بەشدار بووم تایە بەرهەمەکەی بۆ کێ بوو کاکەجیان بەرهەمەکەی نەبوو کورد بوو نەبوو مێژوو بوو نەبوو هیچ شتێک نەبوو بەڕاستی بەڵکو بەرهەمەکەی بۆ بنەماڵی بازانی بۆ بنەماڵی جەلات تاڵەبانی بۆ بنەماڵی نەوشەم سەفا بوو و بۆ سەرانی پارتی و بۆ سەرانی نێشتی بوو لەڕاستی واتە ئەم وڵاتی ئێمە کە ڕاپێتیاکرا عەرزەکەی کردەکەی قەتپاڵەکەی داروبەردەکەی ئەم سیانە دزیان بنەماڵی بازانی دزی بنەماڵی جەلات تاڵەبانی دزی بنەماڵی نەوشەم سەفا دزیان بەڕاستی باشە واتە من ئێستا وەکو خۆم مەسعود بازانی جەلات تاڵەبانی حەمەی حاجی مەحموم لا شەریفترە لە نەوشەم سەفا بۆ لەبەرەوەی ئەم سیانە بە ئاشکرا دز بوو بە ئاشکرا گەندەڵیان کرد بە ئاشکرا خۆیان و کوڕیان و ماڵ و کەسوکاری خۆیان دەوڵەمەند کرد بە نەوشەم سەفا من دەڵێم قەمسەڵێم لەبەرە لە ساڵی 90ەوە کە ڕەزیل و پیس بووی بۆ یەکان نەوشەم سەفاکە ئەینا قەمسەی تری کڕەیە بە 100 دلار خۆشی عەجیب نییە نەوشەم سەفا باسی ئەخلاقیە کرد من خۆم بووە لە نەوشەم سەفا تووڕەم عەزیزان من خۆم ناوم نابوو فەیلسوفی ئەخلاق بەڵام بەداخەوە خۆی وای کرد کە ئێستا پێی بڵێم فەیلسوفی بێئەخلاقەکان بوو بەڕاستی نەوشەم سەفا ئەمە مێژووە تەواو باوکی هەژاران و ئەوە نییە ئارام ئەحمەد بکوژن سەری ببڕن هەموو بنەماڵن بە حیسکن هەموو بنەماڵن بە دزکن باوک و برا و کەس و کار و هەموو شتێکن بە دز و حیز و بێخلاقن هیچ شتێک لەوە ناگۆڕێکەنەوە شوام سەفا درۆزنترین مەخلوق بوو دزترین مەخلوق بوو خائینترین مەخلوق بوو ساختەچیترین مەخلوق بوو بەڕاستی چونکە بە ناوی گۆڕان و گۆڕانکاریەوە ئەو کابرایە پەنی بە هەرهەموماندا بۆیە من لێی تووڕەم لە نەوشەم سەفا بەڕاستی باشە ئەگەر وەکو مەسعود بازانی وەکو جەلات تاڵەبانی لە ساڵی 91ەوە هەر سەرقاڵی دزیکردن بووە ئەم تاڵ نەوشەم سەفا لەگەڵ ئەوە خەریکی دزیە تاڵ بەڵام معقول نییە تۆ بێی دەستی هەموو عالەم ببڕینەوە لە ئاخری تەمەن تەقریبی ئەو پەنە بە خۆ مێژوی خۆ بدەیت وەڵڵاهی ئەهلی کتێبم خۆم باش نییە ئەگینا ئەو کتێبانی لەو مەکتەبایە هەمووی مەسعودان ئەو کتێبانی بەڕاستی چونکە عەزیزان لە دنیای خۆیان من ڕقم لەوەیە کە گفتاری وەکو کردداری لێبێت بابا جەلات تاڵەبانی مەسعود بازانی گفتاریان لەگەڵ ڕفتاریان هەیە کاکە تەواو ئەم دوانە بەڵام نەوشەم سەفا گفتاری لەگەڵ کردداریان نەبوو باشنی نەبوو بەڕاستی هەزار بارەی ئەەکەمەوە ئەقسان نەک 200 بارەم هەزار بارەی ئەەکەمەوە ملیۆنە جاری کە ئەیڵێمەوە لە حەقیقەتە عەزیزانی من ئەم ڕاپەڕینەی کە کرا بۆ چێ بوو بۆ نماو چیا بوو بۆ پاڤڵ و قوبات بوو بۆ مەسرور و مناڵەکانی بوو بۆ نێچیر و مناڵەکانی بوو بۆ مەسعود و کوڕەکانی بوو تەواو و ئەوانی کێشی لەسەر کردایەتەکە بەشی خۆیان دزی و تەواو هیچ شتێکی تر قیمەتی نەبوو لە حەقەتان ڕاپەڕینە ئەرەوەڵا بەڕاستی هیچ قیمەتێکی نەبوو ڕاپەڕین بەڕاستی مریشکێکی خوێڕی بوو کۆمەڵە هێلکەی پیسی بەرەمهێنا کە بنەماڵی بازانی بنەماڵی جەلات تاڵەبانی بنەماڵی نەوشەم سەفا بوو ئەرەوەڵا یەک کەسیش دانەنیشێ نەوشەم سەفا شەریف بوو بەڵام جەلات تاڵەبانی ناشەریف بوو یا مەسعود ناشەریف بوو نەخێر هەرسێکیان یەکشتن هەرسێکیان سێ پەلی دارێکی زڕن ئەو سیانە هەم مەسعود بازانی و هەم جەلات تاڵەبانی و هەم نەوشەم سەفا
طب نەوشوا سەفا لەوان ساختەچیتر بوو چونکە بۆ لەبەرەوەی ڕازگۆ نەبوو لەگەڵ پەیامەکانی خۆیان نەوشوا سەفا نەوشوا من ئەی گۆڕم وتی من دژی داژیکردنی ماڵم مرشی گشتی نابێت داژێت بکرێ دزی نابێت بکرێ من دژی گەندەڵیم و بە فعلی نەوشوا سەفا لە دوای ساڵی 91 باشی هێناها ئیتر نازانم ژێر بەژێر هەر دزی بێتی ئەم پێمان نەزانی بە خۆشوزانی کاکە جێ بەڵام لە دواییە ئەوە تا ئەم کتێبە ئاڵێ عەزیزان ئەم کتێبە ئەڵێ نەوشوا سەفا بەر لەوەی بمرێ گردەکەی کردووە بە ناوی کوڕەکانیەوە ئەو کەسانی کە ئەیانوو کاکە کاک نەوشیروان ئاگای لێ نەبووە گردەکە دوایی کەوتێک نەوشوا سەفا مردووە کوڕەکانی چوون ئەویان کردووە شتی وانی شتی وانی ئیتر جوێندانیش نایخوا هەتا ئەوە بڵێن ئارا مەحمەد گەوادە ئارا مەحمەد دزە ئارا مەحمەد حیزە ئارا مەحمەد خوشکی وایە ئارا مەحمەد دایشی وایە ئارا مەحمەد فڵانی وایە ئارا مەحمەد ئەمە ئەوەیە هیچی ناخوات تەواو هەر بەڕاستی من هەتا 1 ملیۆن پشتی ئارامە کێچە نەگا ملیۆنە پشت هەتا 1 ملیۆن پشتی ئارا مەحمەد دزی کردبێ باقی کاکەنەوە دزی نەکردووە باباش بیزانێ باقی کاکەنەوە دزی نەکردووە بەڕاستی هەتا 1 ملیۆن پشتیشم دز بوو بێت باش نییە کە شەریفترین ئینسانەکانی ناو ئەو کۆمەڵگای کوردیشم بەڕاستی بۆیە قوبوڵتان نییە ئینسان شەریفەکانی ئەم کۆمەڵگایە خۆشەویستانی ئارا مەحمەد ئەرە وەڵا لەبەرەوە خۆشەویستانی من تەنها ویستم ئەم شەو ئەوتان پێ بڵێم ئەوتان پێ بڵێم کە ئەم کتێبە بخوێننەوە هەمووتان تەواوی نامەکانی نەوشوا سەفا و جەلال تاڵەبانی مەسعود بازاین تێدایە هینی مانگی ساڵی 90 هەتا ساڵانی دواتریش هەمووان تێدایە تێکاگەشینە ئەمە ڕاستی ئەمە حقیقەت هیچیشتان لەسەر ئارا مەحمەد نییە ها قوانێکە 10 ساڵە لێ ئێنەوە ئارا مەحمەد نایخوا خەڵک باش ئارا مەحمەد ناسێ بەڕاستی قسەکان نرخی توولێکی نییە ئەیشان ناسم چێن بۆ شار یەکەتان ناسم یەکەیەک ئەتان ناسم وا نەزان لە پشتەوە جوێن بەن ئارا مەحمەد نازانێت چێن چاکتان ئەناسم دەنگەکانیشتانم نردووە بۆ شوێنی تایبەت وتوانە ئەم دەنگە لەگەڵ فڵان دەنگە یەک دەنگن دەنگکەشە ئەناسەوە کە دەنگتان تێگاوە عەلە سا دەنگی خۆتان نییە ئەوەش ئەزانم بچێت بەڵام با بمێنێ بۆ کاتی خۆی بەڕاستی ئەگەر نەمخستە سەر ئەژنۆ پیاو نەبوو ئەگەر لەسەر ئەژنۆ داننان لەو کوردستانە من پیاو نەبووم بەڵام جوێنەکانتان بۆ من جێگەی فەخر و شانازیە گرنگەوەیە ئەم سیانە بینن هەرسێکیان دزن هەرسێکیان مافیان هەرسێکیان جەلادن هەرسێکیان خائین بەم نیشتیمانە و بەم گەلە ئەم سیانە ماڵی کوردیان کاول کرد ئەم سیانە قارەمانی شەڕی ناوخۆن ئەم سیانە دەیان هەزار کوردیان بە کوژدا لە بینی یەکترا خۆیان هیچیان لێ نەهات نە خۆیان نە کوڕیان نە کچیان نە مناڵان خۆیان زەریان نەکرد بەڕاستی ئەم سیانە سامانی گەلەکەی ئێمەیان دزیوە ئەگەر سەرانی پارتی سەرانی یەکێتی خراپن خەتای ئەم سیانەیە ئەگەر گۆڕانەکان خێڕی تێڕین خەتای ئەمەیە ئەم کابرایە بەڕاستی ئەم کتێبە سەلاح ڕەشید نووسیوێتی سەلاح ڕەشیدی گۆڕان ئەم سەلاح ڕەشیدە کە هەمیشە لای نەوشوا سەفا کەوتبوو ئەمە نەینووسیەوەکو نووسین ها سەلاح ڕەشید تەنها نامەکانی کۆ کردوێتەوە بڵاوی کردوێتەوە واتە هەموو ئەمانە بەڵگەنامەیە عەزیزانی من بەڵگەنامە تێگەیت وە با پێشان بڵێم عەزیزان زۆربەی هەرە زۆری ڕاپەڕینەکە جاش کردی بۆ ئاگاداریتەن من خۆم ئەزانم ئاگام لێ خۆم وجودم هەبووە لە یەکاگە بە چەکی جاشەکان ڕاپەڕین کرا ئەوە تاکید من لەوە عەزیزان باشە لێرەوە لە دوجارە نەفەت دەڕاپەڕین تفلە و مێژوویەکی سەخیف بوو بەڕاستی بەداخەوە و من حلمەتم بۆ هەموو شەهیدان هەیە هی ڕاپەڕین و پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕین وحلمەتم بۆ هەموو ئەو ئینسانە شەریفانە هەیە پاتی بن یەکێتی بن گۆڕان بن هی عەفو گۆڕان نەبووە کاتە حسک بن شیوعی بن هەش کەسێ بن لە ڕاپەڕینە بەشداریان کردووە دزیان نەکردووە جەدەییان نەکردووە بێئەخلاقیان نەکردووە من حلمەتم بۆیان هەیە بەڕاستی حلمەتم هەیە بۆ پیاوە جوانانە کە هەمیشە نایان نەهێنم وەکو بەڕێز کاک ملازم عومەر وەکو مام ڕۆستەمی عەزیز وەکو چوزانم کاک عوسمانی حاجی مەحموود کە پیاوێکی جوانە و ماندوو بووە وەکو کەسانی وەکو کوردۆ قاسم خوا عافیکە وەکو کاقالی حاجی عەلی خوا عافیکە وەکو بەڕێزی و کاک جەمالی حەمەی خواکرم کەیشێ بوو لە هەر قارەمانەکانی ناو مێژوویەکێتی بەڵام دوجاریش نەدز بوو نەگەندەڵ بوو نەپۆستی وەرگرت یا کاک بەکری حاجی سەفەر بە هەمان شکڵ هەموو ئەو پیاوە شەریفانە کە بوون بەڵام کۆسەت دز باشە ئەوانەی کە هەمیان دز دەچون خۆشەویستانی من بەڕاستی من تاوان ناوی دزەکان نابم ناوی شەریفەکان نەبم ئەوانەی کە هەمیان دز دەچون بەداخەوە بەڵام سەرقافڵەی دزان ئەم سیانەیە سەرقافڵەی دزان ئەم سیانە سەرقافڵەی هەموو دزەکان کەسی بە من نەڵێ وەڵا کاکەن کاک نووشیوان فەرقیە لەگەڵ کاک مەسعود فەرقی نییە والله مەسعود و جەلال لە نەوشوا سەفا باشترن چونکە ئەم دوانە بە ئاشکرا ئیدعایان نەکرد ئەم دوانە بڵێ بابا ئێمە دژی گەندەڵین و دزی ئێمە ناهێڵین و ئەبێ وابێ
یەکەم کەسە لە کوردستانە گردێک بە ناوی نەوشام سەفاوە بووە لە کووردا لە باشووری کوردستانە یەک گرد بە ناوی جەلال تاڵەبانۆ نەبووە بە ناوی مەسعودەوە نەبووە بە ناوی حەمید حاجی مەحموود نەبووە گردی پارێزگار بە ناوی کۆسەتەوە نەبووە نییە یەکەم کەسە لە کووردا لە دوای ڕاپەڕینەوە نەوشام سەفایە کە یەک گردی 123 دۆنم زەوی کردووە بە ناوی خۆیەوە بەر لەوەی بمرێ شۆ کردوتی بە ناوی منداڵەکانی خۆیەوە ئای کاکە دەس کاکە نەوەی دەس چۆنی چۆن لە بێریە دەدانە سەر ئارام محمەد خەڵەتان ئارام محمەد فریوە 500,000 دەنگدەری فریوە هەی دەس و ئەزایی لە کۆڵ دەبمەوە قەسەم بەخوا هەتا قیامەت دژاتێکە نوێژان سەفا هەتا ئەمر لەسەر ئەو دیزانێکە کردن وا باش بزانین ئاوت ئەرەبا چۆن کوڕەکانی ئەو ببن بە ملیۆنەر و خاوەنی 100 ملیۆن دۆلار بن ئارام محمەد قسە نەکا لەبەرەوەی کە گوێرم پێن والله ئارام محمەد باندیە بۆ ئارام محمەد دزی ئارام محمەد بڕۆ بیخولێنەوە بڕۆ بیخولێنەوە بۆ خۆتان کار کورە جدی کوردی چی بابە ئارام محمەد هەر کەس خەیەکە هەر کەسێک کارە بیسپۆتە بۆ چونکە ئەمە بە پارەی شەرەف کڕاوە بە پارەی دزی نەکراوە بەڕاستی تێگەی ئەمە ئینسانی شەریف بۆی نردوم لە کوردستانەوە کە ئاوا لەبەرمایە کەسی تا هەستێستە پێ هاان هەڵ ناس مەسەر پێ چونکە هەستا مەسەر پێ خوارەوەی شەڕواڵ نییە تراکسوودە تراکسود تێگەی کاکە کاکەنەوەی دەست ئاڵە نایخوا ئەمە کاکە کەچیارەچی ئارام محمەد کاکە ئارام محمەد کاتی خۆی دزبوو 20 ساڵ لە هەوڵەیە کاتی خۆی دزبوو ئارام محمەد دز چەخشەڵاونە ئازا بوومایە وەڵڵی ئەوە ئازا بوومایە دز بوومایە ئەسێکی تێبوو باشە ئێستا لە گردەکەی بووم کاکەژیان ئێستا لە گردەکەی بوو بەخ کەچی 2 ساڵ بەر لە ئێستا چیا نامی بۆ نردووم هین بە تەلامە کاپامێکی نردووەم بە کاکە ئارام محمەد بڵێ ئێمە ڕێزیە گرین 10 ساڵ لەگەڵ باوکم و لەگەڵ ئەمانە ئەوە بوو ئێمە لە گردەکە ژوورێکی ئەینێ و مانگی 2000 دۆلاری ئەینێ و داوتم وەرە اینجا ئیمانی بمێنێ دەوەرە شێخ نەهرۆ بمێنێ کاکە باشە ئیمانم هەر هەیە ئەشکور وە دەوەرە شێخ نەهرۆ بمێنێت ئەخ تۆ سوال کرد تۆ لە چۆ بوو کاکە تۆ بۆ تەعزیەکەی باوکم 2000 دۆلاری خوێڕی نردبوو لە دوایی لە ڕێگەی چەقۆکێشەکانەوە حیاو بردم هەسام 2000 دۆلارەکەم حواڵە کردەوە نردمەوە بۆ برادێک لەوێ بە برایشی خۆمە نردمەوە بۆ گردەکە یانەوە بە خاڵە خوێڕیەکەی چیاو نما ڕسمەکەیم لەلایەکە وەلی گرتۆتەوە باش نییە ئێستا دانیشن وڵا ئارام محمەد کاکە باوکی پارەمانە بە باشی بۆ تازیەکە پارەتان لێتان سندمەوە کاکە بۆم نردنەوە بۆ گردەکە هەموویم لێلایە بەڕستم باش نییە ئەوەی کە بردیەوە بۆ گردەکە ماوە لە ڕاستیە کاکە نەوەڵا دزی ئازایەتی نییە کاکە نەوەڵا دزی پیاوی نامەردەی کا بەڕاستی بەخوا بمیسایە دزی کەمە بووم بە پارتی وێشێتی ئەبووم بە گۆڕان کاکیچ ئەمە ڕاستیەکەی ئەمە حەقیقەت باوەڕتانە بێ عەزیزان کاکە 2000 دۆلار ئاخرەوە زۆر نامەردی عەزیزان من لە پێنجوێ نابووم با باش بیزان لە پێنجوێ نابووم دایکم کە وەختێک کەسێک ئەمرد کراسەکەی ئاوا لێ کرد بۆ ئێرەی مەرسەلە بڕا برنج ماڵە تەعزیە هەر ئاگیان لە هیچ شتێک نەبوو کاکە باوکی من خۆ کاکە خۆ بیل کلینتۆن نییە کاکە ژیان خۆ جۆرج بوش نییە تەعزیەی باوکی من چی تێچێ کاکە باوکم قەسەم بەخوا تەعزیەی باوکی من 1000 دۆلاری تێنەچووە 1000 دۆلار تەعزیەی باوکی من چییە خۆ کاکە خۆ جۆرج بوش مردووە بۆ کاکە ژیان چییە خۆ چییە ینی 2000 دۆلاری حیزی نردبوو نەماو چییە باش نییە لە دوایە لە فەیسبوک هەیەیانەوە بەڕوومە وتیان ئارام محمەد یارمەتی باوکی ماناوە ڕێک و پێک تەلەفۆنم کرد 2000 دۆلارەکەم نردەوە باش نییە بۆ کوڕەکانی نوێژان سەفا خستیانەوەی گیرفانیان بە سەڵاتانیان بێت پارەکەمانەوە تەواو ئەمە چییە نایبڕنەوە ئەم شتانە کاکە خۆ ئەوانەی کە بردیانەوە ماوەن خۆ خاڵە خێوڕیەکەتان ماوە کاکە خاڵە مێبازەکەتان لە گردەکە کە پارەکەی وەرگرتەوە و تەواو بتانەوە فشە مەکەن بۆ ئارام محمەد کاکە تەواو ئەوە ڕۆژێکی تریش چون بۆ ئازادی کاکە ڕۆژ ماوە عەزیزان بە ئەمەشان بۆ ژێرمەوە خوارد بۆ یادگاری بۆ تاریخ ئازادی کاکە ڕۆژ برادرە پیاشی خۆشەویستە بەڕاستی بەڵام ئێستا بەداخەوە لە خۆ دایم گەڕەمڕانێک کە تۆ نازانیش تێک چووە نازانم بەڕاستی چییە وەڵا لە کەبابخانەکە بووین کێشەیەکم هەبوو هینی کەسێکی نزیکم نەخۆش بوو باش وتی وەڵا بە کاقارڵێن با یارمەتی با قاری حاجی عەلی تۆتم کەیفی خۆتە باش وەڵحاڵ قاری حاجی عەلی ملیۆنی دیناری نردبوو هەر ئەم برادرە گۆڕانە خۆی چوو بوو لای خەڵک وتری بابا کاقار ملیۆن دیناری نردووە بووە کەسیشی ئارام محمەد نەخۆش بوو ملیۆن دیناری خوێڕی وەڵا منیش تەبەن شاخم لێ ڕوە کە ئەوەم بیستەوە وەڵا ڕێک 1 ملیۆن دینارەکەم حواڵە کردەوە بە سلێمانی باش نییە برادرێک ناوی ئازادە ئازادی تەکنیک لە ژیانە ماوە تێگەیت
وتم ئازاریان ئەوە بەرەوە بۆ ژوولەکەی قاڵی حەجانی وڵا ئەویش من دینارەکە ئەپێچێتەوە ئەیباتەوە بۆ ژوولەکەی قاڵی حەجی دەگردەکە ئەڵێ ئەمە چی ئەڵێ هینی ئارا مەحمەدە ئەڵێ یعنی چی ئەڵێ من نازانم وتێتی ئەو میلیۆنە بەرەوە بە قاڵی حەجانی ئەویشم بۆ نادنەوە لەبەرەوەی ئێوە ئەو پیاوە نین چونکە ئێوە ئەوە نین بەڕاستی تێگەی حرمەتم بۆ کاقال باسی ئەو ناکەم ها باشە بەڵام ئەمانێتر ئەو پیاوە نین دەڕاستیە تەواو شادس کامە بەساقم قەسر شاسوار نەبێ كل شاسوار او تي هاد دزبو كاكا جان قيناكا مي بام قرانه تفتونا بمشكلة بساقب شيء كاكا اينا مش شاسوار باشا ناس كشم معدنك من لو زياتري تقسناكم عزيزاني ارام احمد شوي براته امشو اما شوي براته ابوك من يادي او موضوع ام كدوا قسا كان همي راسته ومن دعوه لهمو انسان برزو شريفه كان جاكم كشريفانا سيون بخداي جوره دروبو هیچ کەسێ ناکەم لەم ژیانەیە بە کاکنۆشوێن و بە هیچ کەسێکی شۆڕاستی کەستان بەقەدەر من بۆ کاکنۆشوێن ماندوو نەبووە من دەسەر نوێشوان سەفا سەدان دوژمنم بۆ خۆم پێیا کرد تەواو کەسی ئێستا خولە سەنگایی هاتووە کورە خولە سەنگایی تو هەر خەریکی کەرگانی بووی لەو شاخە بەخوا بەس خەریکی کەر بووی کاکەشیان من ئەزانم تۆ کاوا گەرمیانی سەرچی تۆ کرد کاک کاوا گەرمیانی ڕسمێکی بڵاو کردیتەوە کە لە بن دارێکای لە جەلەولا لبن دارك يا أزان شو كذبوا قاتك إلى برايا ودربينك بيرتوا أو وسائل أو رسمي بيني لو بن داريا شو كذوا إن جا شو كاغر يعني ترك باجني إيوه كي أون تعاقب باسي كان كاغا باشا عزيزان تو شرفته تو وجدانتان أجل نو شان صفا لصالح حتى وششوا هل النمساب ويتاوكو نو تاوكو إستا أي تواني شو $1 مليون بيابكا أي تواني تو شرفتان أجر بناماري بازاني هل لك كرجبنا أن تواني أمي يسدرس كان له ولا بعديننا أجر جلا طلباني هل لندن بويا لجبراي محمو أوانيا أي تواني أما درس كاك يسبب من على كان درس كدوا كاك شيتان كدوا ببارة كدوتانا ببارة توا يق روجي بيش من قاعدين نشوم صفا برواتا نبي $50,000 لسه كل كوتو هي أو نشوم صفا توا كواتا لقال حرمت ما بو بيجمع الشريف كان حرمت بو انا هي براسي بيجمع الشركه ديالنا كدوا برا نفرد بيجمع هاتيتان نفرد لجلا كانتان نفرد لبشتينا كانتان بشتينا على محميش نفرد لبشتينا كانتان نفرد لجامانا كانتان نفرد لقايش وقروشه كانتان بربر نفرتي خو بيغمر كون باشا ممنون تان نبوين سندان با لو رقي بيارشتون تفل اديداسا كانتان ايوا بيجمقتان ناشرين كت ناي بيجمقتان رسوا كت جلي كليتان رسوا كت باجنيه يسا بافولاشي درمان خور هاتوا بجلي حشي شعبي واشي برانيه تخوا ورا ليادي رابرينا بافولاشيت بجلي حشي شعبي الرابو رانيه باجنيه لا كوله سربانا كينو لا شري اما امادين بورها مشتيك انا ديت اخواتان لقل با قطابياني قطاب خانكي كاكنوا بردوام بن لجندان بارام احمد بردوام بن خالات دنيا بركن لجندان بارام احمد بارام احمد دزبو ارام احمد اوي دزي ارام احمد نازان فلاني دزي بلان خو قدك من دزيو من كاكا قدك كي دزي كاكنوا ايوا بلقتان ني بوكسا من بلقمه او قدك كاك هل قدك اقول شترك تمثيل لك هل قدك صوب سوسيدون مزاويه كاجي أسنك بدي جوا باني بازاركي مترو بدي جوا باني فيلاكي لندن بقولي كباي حصو £50,000 بوا يسباي بلونيو قبل تيكاكا من أمها مبالغة هي لسد زي والله بيشتن بيني قصاب ولا محمود ما حد زي أنا بياو برا أنا محمود بياو أنا محمود زيناك كاكا خو من أمتواني هاد زيناك مشاهنيش بجين براسي كاكا جان تمام شذاك كاكا جان دبرون خواتان لقال عزيزان ام جاري يمو بولايفك لسر دزيو جدي قرميان باشا قرميان لقرميان اكيد دزيا كانت هموتان بو باشا كم لما لفكي تعبتها والله عزيزان فرياناك انو ملفي دزيبواتو بقران انا والله دي بخوات شاكا متانم بجي هنا وباتي يكيتي غوران بنا مالي بازاني كاكا نوا كرا قبات كرا بافل كرا خلسناي كرا وهاب شبر بخوات شاك بجي وش تيكم بوها عزيزان اول شيء وهابيش بو بهين بو با او شناي شيت خواكوا وابوتان بيشان بم كاكا هيدا وهاب الصول والله وهاب عزيزان شو اوي كردو ها جوازي دومانيكاتشي ها كاكا وهاب هو على هذا
ئەو هینی وهابە ئەوش پاساپۆری دۆمەنیکای کرد 2019 بزانێت بە چەند هەزار دلار کڕیوێتی خاڵەوە هات خواتان لەگەڵ عزیزان دوعای بەخێرم بۆکەن هەموو ئینسانە شەریفەکان پشتیوانی ئارام ئەحمەدکە لە بەرامبەر دزی دۆزنەکانە من زۆر شانازی بە هەموو ئینسان شەریفەکانەوەکەم کاتێک کە شتێک دژم ئەوترێ ئەیبینمەوە 500 دانە کۆمنت نووساوە چواسەی نەوەی دیفاع لە ئارام ئەحمەدەکە بەڕاستی شانازیتان پێوەکەم بەڕاستی هەتا لە سەنگەری ئێوە ئەمێنمەوە دژی هەموو دز و گەنەخۆرەکان بەڕاستی ئەوە دڵنیا بن بەڕاستی من حرمەتم بۆ هەمووتانێ بۆ پێوە بەڕێزان بەڕاستی كاك لاهور شي انا بقول ما لاهور نسلوكي حزب ون حكومتي هي ون بروجي هي ون حيتش لاهور لما رداني شو كاكا قصا كانت ناخوا بريشي ناخوا كاكا لاهور حزبي كاكا لاهور هاتركي كيتيه شي لاقى مثلا لاهور هو كاكا تو ما دفاع من شو صفاكر دبري بروجي كي ونا قران كاري ودفاع منك بياني كا عثماني حاجي محمود بروجي شي بري بيك شي فبشوين كا عثماني حاجي محمود دبري بيك الشريفه وبروجيكي هبه ها بروجيك اخوان انجا نكراني براسي لا هو خو بروجيكي وحزبي نيو شتي سلكي كيتي كاكا شي لا غير مملو بقول مثلا دبري وقص القران ما كان الا هل يسك دفاع مالك دو تو مشكله خويا ديكاكي تو خواتنا عزيزي بخير حرمه